پێم وایە کورسات هەردوو بەشەکەیەوە کە ئێستا خۆشبەختانە لەسەر هەم تەوەرەی سیاسی وەکو کورسات نوویست هەم کورساتە کۆمەڵایەتێکش کلێنێکی گەورەی لە ڕاگەاندنی کوردیا پڕ کردوتەوە و بەفیعلی لەو کاتێک کە کورسات نوویست جیابۆتەوە من وەکو کادرێکی پێشکەوتوی حیزبێکی جیاواز هەستم نەکردوانی کە ئەم کەناڵە مامەڵەی جیاواز و بە تەعاملێکی حیزبیانە لەگەڵ خەڵکە هەڵسو کەوتکە بەڵکو دەرگای واڵا بووە بۆ هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان و هەمیشە لەسەر مەسەلەکانی ڕۆژ قسەی کردووە و هەمیشە بابەتەکانی جێگەی سەرنجی هاوڵاتیان جێگەی بایەخی کورسات نوویست بووە بۆیە ئەم ڕێچکەی کە کورسات نوویست گرتوێتە بەر ڕێزکەیەکی زۆر تەندروستە و بەما پێم وایە ئێستا کورسات نووزێکێکە لەو کەناڵانەی کە بینەرێکی زۆری لە دەوری خۆی کۆ کردوتەوە کە ئەمەش نیشانەی سەرکەوتنی کەناڵەکە ئەگەینێ ومێدەوارم لەسەر ئەو نەهجە بەردەوام بن و قاڵ بە حیزبیەکان زیاتر بشتێنن و دەنگ و ڕەنگە جیاوازەکان خۆیان لە ناو کورسات نوویستدا ببینەوانەوە لەسەر مەسەلە نەتەوایەتیەکانی هەر چوار پارچەکەی کوردستان حزوری هەبووە و ئامادەی هەبووە لەسەر ناساندنی وەزعی بەرەکانی جەنگ دۆخی هێزەکانی پێشمەرگە ئەتوانین بڵێن یانی کە ڕۆڵێکی باڵای لەم مەسەلێدا بینیوە ومێدەواری نۆکو جەنابی مامجەلال لە فەرمێ کورسات نوویست نمونەی چەپکە گوڵەکە بە فعلی کە تاوەکو ئێستا ئەوەی بەرجەستە کردو بۆیە من تەمەنای ساڵێکی پڕدەستکەوتی زیاتر لە ساڵی ئایندە بۆ ئەم کەناڵە ئەخوازم و بەش بە حاڵی خۆمێشێکە لەو کەناڵانی کە احتیمادیەکەمە سەر و متابعێکی بەردەوامی بەرنامەکانیم. کورسات نووز ڕاستیەکەی کەناڵێکی ئەجگار جددیە من بەش بە حاڵی خۆم تەماشای بەرنامەکانی یەکەم و پێم وایە بەرنامەکانی کە دانراون بۆ گفتوگۆ لەگەڵ سیاسیەکان و لەگەڵ خەڵکی پسپۆڕە بەرنامێکی ئەجگار سەرکەوتووە چ لەو کەسانێک کە هەڵی ئەبژێرێت چ لەو کەسانێک کە گفتوگۆکان ئەکەن یاخۆ ئینتریڤەکان ئەکەن بۆیە من دەستخۆشی یەکەم پێم وایە ئەو خەتەی گرتوێتی خەتێکی دروست و مستەقیم و ڕاستە و خزمەتێکی باشی کردو بۆ ڕوونکردنەوەی بەرچاوی خەڵکەوە بۆ هوشارکردنەوەی میلەتی ئێمە و لە ئاستینەتەوەیشە بێگومان هەوڵی داوە کە کۆی لایەنەکانی کوردستان و کۆی حزبەکان و ئەطرافەکانی کوردستان کۆ بکاتەوە من بەدڵ دەستخۆشیان لەکەم و سپاسیانەکەم و هیوادارم بەسەر ئەم ڕێگای بەردەوام بن و مای شانازیە کە ئەوان لە وڵاتە کاریوە جددیەکەن. دەستگای میدیای کورساتێکێکە لەو دەستگایانی کە ماوەی چەند ساڵێکە لە دوای ڕاپەڕینەوە چەند ساڵی دوای ڕاپەڕین دەست بەکار بووە لە ڕاستیاوەی کە من زۆرتر متابعەکەم کەناڵی کورسات نیوزە کە پێم وایە کەناڵێکە ئەتوانین بڵێن مینبەرێکی تا ئەندازەیەک ئازادە زۆر کەس ڕایە جیاوازەکان جێگەیتیا بووەتەوە کە ئەمەش یەکێکە لە پێداویستی میدیایەکانی ئەمڕۆی کوردستان ئەم کەناڵە بە تەبیعەتی حاڵ ئەبێتە دوانگەیەک بۆ هەموو ڕاجیاوازەکان کە کورسات نیوز یەکێکە لەو کەناڵانەی کە ڕاستە نزیکە لە حیزبەوە بەڵام ئەداکردنەکەی وەکو کەناڵێکی حیزبی سەرف نییە بۆیە ئەمە بۆ من بۆ خۆم جێگەی ستایشەوە پیرۆزباییشیان یەکەم لە ساڵیادی دامەزرانی تۆڕەکە بەعام و وە کورسات نیوز بە تایبەتیە کە کەناڵێکە جێگای بایەخی زۆربەی بینەرانەوە بە تایبەتی ئەوانەی کەوا مهتەم من بە کاروباری سیاسی و کاروباری ڕۆژەوە. کورسات نیوز توانیویانە کە ڕۆڵێکی بەرچاویان بێتن بە تایبەتی لەو دروستبوونی تەنگەشە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا دروست بووە بۆ بەرچاو ڕوونکردنەوەی خەڵکی هەرێمی کوردستان وە ئەوەندەی کە من متابعەم کرده بێتن بابەتیانە هەڵسوکەوتیان کردووە و معاملەیەکی تەندروستیان کردو لەگەڵ قەزیە سیاسیەکاندا و خۆیان دوور گرتووە لە تەڕەفگیریە کە بێ ئینسافی پێوە دیار بێتن کە ئەوە جێی دەستخۆشیە بەڕاستی توانیویانە کە هەموو لایەنەکان بدوێنن و هەموو گۆشەنیگاکان پیشانی خەڵکی هەرێمی کوردستان بدەن و خەڵکی هەرێمی کوردستان بکەنە دادوەر بۆی کە بڕیار بداتن. کورسات بێجگەلەوەی کە خزمەتی بینەرانی کردووە دەستگایش بۆ پێوەگەیانی کادری زۆر لە بواری میدیاییە من پێم وایە هەموو میدیای کوردستان قەرزاری کورساتەوەکو دەستگایشی ئەلامی و قوتابخانەیە کە ڕەنبێ سەدەها کادری کوڕوکچی گەنجی پێگەیان بێ کە ئێستا خزمەت لە بوارە جیاجەکانی کەیاکەن. کورسات نیوز بێجگە لە کورساتی خۆمان کە تەمەنیی درودێژی هەیە لە خزمەتدا کورسات نیوز لەم چەند ساڵی تەمەنیا توانیوێتی شێوازێکی تازە لە گەیاندنی خەبار بە بێلایەنی و لە خزمەتکردنی
پرۆسی سیاسی لە کوردستانەوە پرۆسی نەتەوایەتی لە کوردستانی شابکە سەرکەوتوو بووە لە بابەتەکانی خۆی کورسات نیوز لەبەرەوەی کۆکەرەی دەنگە جیاوازەکان بووە لایەنە سیاسەکان بووە بەبێ ئەوەی برێ ئەم لایەن و ئەم لایەنە چکە ئەگە بێت و بەست لایەنێکی سەر بە خۆت بانگێش بکەی سەرکەوتو نابی هەندێک ڕاگەاندن لە کوردستانە بە حقیقت ڕخنە لە خۆشیانەگرن ئەوانەی کە ڕخنە لە خۆیانەگرن سەرکەوتوانە و جەماوەرێکی زۆرشانە کورسات نیوزش ئێکە لەو ڕاگەاندانەی کە هەموو لایەنەکانی بانگێش کردووە بابەتەکانشی فراوانە و هیوای سەرکەوتان بەخوازم گرینگە نەتەوەی ئەگەر بێت و مەسەری بابەتەکان بکەین ئەگە بێت و نەتەوەی تیان نەبێ سەرکەوتو نابن چکە ئێمەی کورد پێویستیمان بە بیری نەتەوەی هەرچەندە بیری نەتەوەی لە کوردستان حقیقت وای لێکردنە قەیرانەکان بابەتی نەتەوەی لە بیر بکەین بەرام کورسات نیوز دائما بەرەو بیری نەتەوەی هەڕواتن دەربارەی کورسات من متابعی ئەیکەم لەبەرەوە یەکێک لە سیماکانی کورسات ئەوەیە کە گرنگی بە لایەنەکانی کڵتوری ڕۆشنبیری مێژووی خەڵکی کوردستانەدات ئێمە ژۆکو کورد کە لەم سەردەمەدا کێشەی سەرەکیمان کێشەی نەتەوەیە مێژوو کڵتور و ئەدەب و هەنەر پایەیەکی گرنگی نەتەوە بوونمانە لەبەرەوە کەناڵەکانی وەکو کورسات کە تا ڕادەیەک دوور لە مەسایلی ئەتوانم بڵێم حیزبی بەرنامەکانیدا ڕێژەیە بووەتە جێی سەرنجی خەڵک من لەگەڵەوەشا کە زانیومە ئەم کەناڵە کەناڵ یەکێ لە حیزبەکانە بەڵام بەڕاستی بەرنمەکەی کورسات بەرنمەیەکی ئەتوانم بڵێم ناحیزبیە بەرنمەیەکی گشتیە بەرنمەیەکی نەتەوەیە گەر سێری بەرنمەکانی کورسات نیوز بکەین بە تایبەتی ینی دەسەڵاتی چوارەم پانەڕاما هەندێک بەرنمەی تری هەیە سیرەکەی لە یەک کاتا چەندان کەسی میوانداری کردووە لەسەر ڕەوشێکی تایبەت بۆ هەڵسەنگاندنی ئەو ڕەوشە ئەو کەسانە خاوەنی دیدو بۆچوون بوون دیدو بۆچوونی جیاواز بوون لەسەر ئەو بابەتە مەسەلەن هەموو کاتێک لە دەسەڵاتی چوارەمە نوێنەری ڕێبازەیان ئیتیجاه سیاسیەکان ئامادە بووە لە هەمان کاتا خەڵکیش لەوێ ئامادە بووە و لە پەنەوراما بە شێوەیەکی گشتی سێ کەس ئامادە بوون توانین بڵین ئیتیجایەکی لەگەڵ ئیتیجایەکی مامناوەندی ئیتیجایەکی دژ بە ڕووداوەکە یا بە بەرنمەکە لەگەڵ بوون لەبەرەوە لەو ڕۆژەوە ئەتوانین بڵین ینی بە سیرکردنی بەرنمەکانی ئەتوانین بڵین کە کورسات لەو مەجالەشە یا کورسات نیوز لەو مەجالەشە توانیوێتی دەنگ و ڕەنگی لایەنەجیەکانی هەرێمی کوردستان لە بەرنمەکانی خۆیان کۆبکاتەوە ڕۆڵێکی سەرەکی هەبووە ڕاگەهاندنا ڕایە ئازاد و دەنگی ئازاد و چێکردنا مرۆڤی ئازاد لە کوردستانیدا پشتی هاتنا کورسات مەیدانە ڕۆژنامەوانیا کوردیدا gelek دیوارت پیلایین شکستن و ئێدی خەلکێ باشوورێ کوردستانê bi taybetî jî xelkê devera bihedînan şiyan bi rêya kursat dengê xwe bigihîne raya Kurdî û ya raya cîhanî. میدیای نەتەوەی کە ئێوە وەکو کەناڵێکی دەستگایەکی دەستپێشخەر دەناسین لە بواری ینی پابندبوون بە مەسلەی نەتەوی و نەتەنیا وەکو لە باشووریان لە هەرێم بەڵکو لە هەر چوار پارچەی کوردستان و ڕەوەندی کوردیش لە دەروەی وڵات با بڵێن لە ئەوروپا و ئەمریکا و بەڕاستی کارێکی پیرۆز بوو دەستخۆشی لە ئێوە دەکەن بە تایبەت بەرامبەر ڕۆژاوای کوردستان لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی ڕۆژاوای کوردستان و دواتر ڕاگەیاندنی خۆبەرێوبردننی دیموکراتی لە کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان کورتسات و کورتسات نیوزش کە قەناڵی تازەی پێشوابزانم ساڵێک تێپەڕی ینی بەڕاستی دەستپێشخەر بوون شان بەشانی ئێمە بوون کامیرای کورتسات و کورتسات نیوز و ڕۆمالکردنی کورتسات و کورتسات و نیوز بۆ دۆخی ڕۆژاوا و شۆڕەشی ڕۆژاوا و بەرخودانی ڕۆژاوا هەرچەندە ئەرکە بەڵام ئەرکێکی جێگەی شانازی و سپاسیەوە ئێمە سپاسانەکەنەوە بە هیوای لەم ساڵە تازە زیاتر ئیش لەسەر ئەم بۆعدە بکەم بۆعدەی نەتەوایەتی هەر چوار پارچەی کوردستان. کورسات نیوز ئەگەر وەکو کەناڵێکی سیاسی و هەواڵی تەماشای بکەی بە جیاوازتر لە کەناڵەکانی تر گرنگی مەمەسەلە نەتەوایەتیەکان هەیە ئەتوانین بڵێن کورسات نیوز لەم بوارەدا لە کەناڵەکانی تر پێشەنگە بێگومان خاڵێکی تر کە کورسات نیوزی پێناسرێتەوە کۆکردنەوەی دەنگە جیاوازەکانەوە گرنگیدانە بە
ئەوی دی جیاواز لەناو کەناڵی ڕاگەیاندناکە قسەی خۆی هەبێ و ڕەنگی خۆی هەبێ لە بەرنامە سیاسیەکانیانە تەماشاکەی حزبە سیاسی جیاوازەکان قسەی خۆیانەکەن و لەوەش گرنگتر ئەوەیە نەک تەنها حزوری ڕەنگی جیاواز بێ ئەوەیە کە ڕقابە لەناو ئەم کەناڵە نیە ئەگەر ڕقابە هەبێ بۆ مەسەرەی پیشەیە ئەگەر ڕقابە هەبێ بۆ مەسەرەی ئەوەیە کە کەناڵەکە تەجاوزی ئازادی خەڵکی تر نەکات. سەبارەت بە سیاسەتی کارکردنی کەناڵی کورسان نوویس لە بۆی ئەتیبارەی کە نزیکە لە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەڵام فرسەتی قسەکردنی بە تایبەتی لە دوای دروستبوونی کورسان نوویس لە نێو دووکەوانەدا لەو دامەزراوەیە زۆرتر بووە و هەموو کارکتەرە میدیایی و کارکتەرە سیاسیانەی لە کەناڵەکانی تری ڕاگەاندن قسەیان کردووە فرسەتی قسەکردنیشان لەم کەناڵە هەبووە کە ئەوە دەلالەتی گواستنەوەی میدیای کوردیە لە فۆرم و ناوەڕۆکە حیزبیەکەیەوە بۆ فۆرم و ناوەڕۆکێکی ئەهلیانە کە میدیا مڵکی هەموو کەسێک بێ بە حەقەت بەنامەکانی کەناڵی کورسان نوویس یەکای دەستخۆشین ڕاستە لە هێندێ بارە گزارشەکە لە سیاسەتی حیزبەکەی بەڵام لە بەرامبەر ئەمەشە بەنامەکانی ئەم کەناڵە لە ڕووی بەشداری میوانەکانیەوە جودا بووە و لە ڕووی خطابی سیاسی و خطابێکی جودایی هەبووە و لە ڕووی ڕاپۆرتە ڕۆژنامەوانیەکانی شێوانێ ئەوەی کە بە دوواداچووی ڕۆژنامەوانی بۆم کەناڵە بکە بە ئاسانی ئەتوانێ و ڕاپۆرتانە بدۆزێتەوە ببینێ کە لە خەمی خەڵکەوە نزیک بوون لەگەڵ کێشەکانی خەڵکا بوون و بە تایبەتی تریژی ئەم 2 ساڵەی دوایی ئەتوانی بڵێ کەناڵێک بووە پێیەکی لە نێو جەماوەتدا بوو لە نێو خۆپیشاندانەکانە بووە لەگەڵ ناڕەزایەتیەکانی خەڵکا بووە. کورسات ئەوەی کە توانیوتی بیکات نەکەرەوەی کە ڕۆحی نەتەوەیەتی توانێتی ببژێت بەڵکو کاری لەوەش کردو کە نەوەیەک لە کورسات و فێری بیری نەتەوایەتی بن نەوەیەک لە کورسات و فێری ئەوە بن کە کۆبانی پارچەیەکە لە هەڵەبجە فێری ئەوە بن کە ئامەد و دیاربەکرد پارچەیەکە لە سلێمانی و لە کرماشان یعنی ئەم بیرە نەتەوەیە کە کورسات دروستی کردو ئەمە کەم نییە لە کاتێکە ئەبین ئێمە میدیای کوردی بەداخەوەڵێم میدیاکانی تری کورد کەم تا زۆر لاوازن لە بواری نەتەوەیە زۆر لاوازن ئەوەی کە ئیشی لەسەر ئەکەن ئیشی کاری حیزبی و کاری بەرتەسکردنەوەی میدیای بەڵام کورسات توانیوێتی ئەو سنوورانە ببەزێنێ لە سلێمانیەوە ئەکرێت مەسەلەن دیاربەکرد بە ماڵی خۆی بزانێت لە سلێمانیەوە ئەکرێت کە قامشلو و ئەفرین و کۆبانی بە ماڵی خۆی بزانێت ئەکرێت کە کرماشان و هەمەدان بە ماڵی خۆی بزانێت ئەمە ئەوەی کردو کە کورسات بێ بەچی بێ ئەو منبەری کەم ناڵم تاشە بردێکە کە دیواری میدیای کوردی لەسەری بنیاد نراوە کەناڵێکیشە کە کورد پێی بە ئاسمان برد کە لەم پێی بە ئاسمان بریانی پەنای بردە بەر سەتەلایت کورسات ئەو بیرۆکی لە مێشی کووردا دروست کرد بەڵێ ئێمەش میلەتێکین هەین لە باشووری کوردستانین کە وەکو پێناسەیەک بۆ سەرجەم پارچەکانی تری کوردستان توانیوێتی ئەو پەیامی کە لەسەر شانێتی وەک کەناڵێکی میدیایی بیگەێنێتە بگەێنێتە سەرجەم دانیشتوانی سەرگۆی زەوی